سرەتا 25 نۆڤەمبەر بۆ خۆی ڕۆژێکە کە کۆمەلگای نێودەوڵەتی دایناوە بۆ ئەوەی لە هەموو جیهاندا کار بکرێت بۆ کەمکردنەوەی توندوتیژی بە تایبەتی توندوتیژی لەسەر ژنان. ئەمەش بۆ خۆی مێژوویەکی تایبەتی هەیە، مێژوویەکی تایبەتی هەیە کە تایبەتە بە کوشتنی ئەو سێ خوشکەی کە لە سێ خوشکانی میراباڵ. ئەمە وەکو مێژوویەکە، بەڵام خۆی گرنگی 25 نۆڤەمبەر ئەوەیە کە تۆ نوێکردنەوەی ئەو پەیمانەیە و یەکدەنگی هەموو گەلانی جیهانە بۆ ئەوەی بەیەکەوە بەگژی توندوتیژە بڕۆنە و پەیمان نوێکەنەوە کە ئەبێت توندوتیژی نەبێت لە جیهانە. لە وڵاتی ئێمەشا دیارە ئێمەش بەشێکین لە جیهان، لە هەموو شوێنێکی شا توندوتیژی هەرەیە، توندوتیژی سنووری بۆ نییە، لەوانەیە بگۆڕێ بە پێی شوێنەکان لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی تر، بەڵام ئەوە نییە ئێمە کۆمەلگایەکی مرۆڤایەتی تایبەتمان هەبێ کە هیچ توندوتیژی نەبێ. ئەمە یەکێکە لە خەسڵەتە خراپەکانی مرۆڤایەتی کە هەمیشە بەردەوامە. لە لای ئێمەش وەکو هەموو وڵاتێکی تر دیارە توندوتیژی بە هەموو جۆرەکانیوە هەیە. هۆکاری ئەم توندوتیژیانش ئەگەڕێتەوە بۆ زۆر هۆکاری تایبەت لەوانە قەیرانەکان، قەیرانی سیاسی، داگیرکردنی وڵات، نەبوونی ئازادی تاکەکان، جیاوازیەکانی کۆمەلگا، ئەمانە هەمووی کۆمەڵە هۆکارێکن بۆ ئەوەی توندوتیژی هەمیشە هەبێت و سەر هەڵبدا. بەڵام گرنگە کە ئێمە لە ئیستادا وەکو ژن هەمومان هاو هەڵوێست بین، هەموو ژنی کورد، هەموو ژنی هەموو جیهان هاو هەڵوێست بن بۆ ئەوەی چەند یەک بن، یەکبوون هەموو هێزێک لە یەکبوونایە، هەوڵ بدەن کە بەیەکەوە بتوانن ئەو فەرهەنگە بێنە ناوەوە کە توندوتیژی کەم ئەکاتۆ لە کۆمەڵدا. خۆی ئەم ساڵیش و هەموو ساڵەکانی تری پێشوش و ساڵانی داهاتوویش گرنگە کە ژنان بە هەموویانەوە بۆ ئەو مەبەستە کار بکەن، بە تایبەتی ئەم کاتەی لە ئیستادا کە ئەم وەزعی کە بەسەر کوردستانە ئەگوزارێ و کە لە هەموو شوێنێکا توندوتیژی هەیە بەهۆی ئەو داگیرکاریەوە، بەهۆی ئەو بارودۆخەنە لەبارەوە، بەهۆی توندوتیژی نەتەوایەتی هەیە، توندوتیژی سیاسی هەیە، توندوتیژی کۆمەڵایەتی هەیە. بۆیە پێویستە ژنان هەموویان و ژنی کورد بە تایبەتی زۆر جەخت بکاتەوە لەسەر ئەوەی بەڕاستی ئازادی کۆمەڵ لە ئازادی ژنایە. هەمووی ژن خەبات ژیانیش هەیە و ژن ژیان ئازادیش هەیە، گرنگە کە هەمووی ئیشی لەسەر بکات.